ڕۆژی دووشەممە بریتانیا پاکەجگی دیکەی یارمەتی بۆ ئۆکرانیا دابین کرد. ئەم جارەیان بریتیە لە موشکی بەرگری ئاسمانی و فڕۆکەی بێفڕۆکەوانی دوورهاوێش. ئەمەش تەنها 2 ڕۆژ دوایەوەی ئەڵمانیا گەورەترین پاکێجی یارمەتی سەربازی خۆی بۆ ئۆکرانیا ڕاگەیان لە واتای دەستپێکردنی لەشکرکێشیەکەی ڕووسیاوە. بەڵام لە کاتێکدا هاوپەیمانان یارمەتی بەهێزکردنی ئۆکرانیا دەدەن بۆ بەرپشتدانەوەی هێرشێکی پێشبینیکراو، جێگری سکرتێری گشتی ناتۆ هۆشداری دەداتە چین کە هەمان شت بۆ ڕووسیا نەکات کە بە هۆتەی ئەو جیهان وەک دەستدرێژکاری ڕوون لە شەڕی ئۆکرانیادا دەیبینێت. هێشتا هیچ ئاماژەیەکمان نەبینیوە کە چین چەکی سەربازی بنێرێت بۆ یارمەتیدانی ڕووسیا، بەڵام دەزانین دانوستانەکان بەردەوامن. ئەمە بڕیارێکی زۆر گرنگە، دەبێت لەلایەن چینەوە کە نەک تەنها کاریگەری دەبێت لەسەر پەیوەندیەکانیان لەگەڵ ئێمەدا، بەڵکو کار دەکاتە سەر ناوبانگی چین و تەواوی جیهانیش. پاش زستانێکی ئارام بەرپرسان دەڵێن ئۆکرانیا ئێستا خەریکی ڕێخستنی ئۆپەراسیۆنەکانیەتی پێش هێرشە پلان بۆ داڕژاوەکە. ڕووسەکان سەرنج دەدەن و دەبێتی شتیشک بخەنە سەر چەندایەتی. ژمارەیەکی زۆری سەربازی و ڕێخستنی ئەو کەسانی ناونووسیان کردوون، بەڵام ڕاهێنانی باشیان پێ نەکراوە کە رەستەی کۆن، بەڵام ژمارەیەکی زۆر ئۆکرانیەکانیش تیشک دەخەنە سەر چۆنێتی مەشقکردن و ڕاهێنانی سیستمی چەکەکانی ڕۆژئاوایی. ئەوە جیاوازیشی گەورەیە. شارەزایانی سەربازی پیان وایە شەڕی ئۆکرانیا لە چەند مانگی داهاتوودا فرەتر گرنگی بە چۆنیەتی تا چەندایەتی دەدات. ڕووسەکان سەرنج دەدەن و دەبێتی شتیشک بخەنە سەر چەندایەتی. ژمارەیەکی زۆری سەربازی و ڕێخستنی ئەو کەسانی ناونووسیان کردوون، بەڵام ڕاهێنانی باشیان پێ نەکراوە کە رەستەی کۆن، بەڵام ژمارەیەکی زۆر ئۆکرانیەکانیش تیشک دەخەنە سەر چۆنێتی مەشقکردن و ڕاهێنانی سیستمی چەکەکانی ڕۆژئاوایی. ئەوە جیاوازیشی گەورەیە. بەڵام فەرماندەی باڵای هاوپەیمانانی ناتۆ لە ئەوڕۆپا دەڵێت لە کاتێکدا ئۆکرانیا هێزەکانی زەمینی ڕووسیای بە توندی تێک شکاندووە، بەڵام هێزە ئاسمانی و دەریایی و ئەلکترۆنیەکانی مۆسکۆ تا ڕادەیەکی زۆر وە خۆیان ماونەتەوە. لە بوارەکانی تردا تێکشکانەکە کەمتر هەستی پێکراوە. جێگەری سکرتێری گشتی ناتۆ بە دەنگی ئەمریکای وت هاوپەیمانەتەکە تا ئێستاش پابەندە بە ئۆکرانیا. یەکەم شت یارمەتیدانی ئۆکرانیایە بۆ سەرکەوتن لەم شەڕەدا. ڤلۆدیمیر زێلێنسکی سەرۆکۆماری ئۆکرانیا دەڵێت ئامانجی کیێڤ دەست بە سەرداگرتنەوەی هەموو خاکی ئۆکرانیایە لە کاتێکدا بەڵێن دەدات هێرش نەکاتە سەر خاکی ڕووسیا.